دۆخەکە ڕۆژ بە ڕۆژ ئارامەچێ بەڵام هەنێ پروپاگەندەی ناحاس هەن پروپاگەندەی ناڕاستی هەنێ پروپاگەندەیە کە بەدەست دروست دەکرێت لایەن هەندێک لایەنی ناحەز بە کەرکووک کارێکی واکە ئەو با بڵێن چوونی خەڵک بۆ دەرەوەی شاری کەرکووک چ بۆ هەولێر چ بۆ سلێمانی دروست بێ ئێستاکە دۆخەکە بەرەو ئارامێکی زۆر باشووە و هیوادارین دامودەستگا ئەمنیەکانی کەرکووک و دامودەستگامنیەکانی فیدرال کارێکی وا بکەن بە تەواوی بەڕێکوپێکی بارودۆخی ئەمنی چارەسەر بکەن بەرقەرارکردن بەشێکی پێنی بە حکوومەتێ بەشێکی پێنی بە دانیشتوانەوەی ئەندەبێت دانیشتوانش خۆیان بگونجێنن لەگەڵ یاسادا خۆیان بگونجێنن لەگەڵ ئەو بڕیار و ڕێنمانەی کەوا دامودەستگا ئەمنیەکان دەرێکن چ پۆلیس بێت سوپا بێ چ پۆلیسی فیدرالی بێتوانە ئێستاکە هەماهەنگیەکی بار لە نێوان هێزەکان هەیە کەوا سوپا بچێتە دەرەوەی شارەکان و ئەو حەژی شەعی باسم کردەوە چۆتە دەرەوە تەنیا بازگەکان لەلایەن پۆلیسی فیدرالی لەگەڵ پۆلیسی کەرکووکە کۆنتترۆل بکرێن من لێرە ئەمێ بە هەموو خەڵکی کوردستانمان بە هەر چوار پارچێک کوردستان بە تایبەتی شاری کەرکووک بڵێم چێ کەرکووکی گەیاندام ڕۆژە چێ وای کرد کەرکووک ئەمی بەسەر بێتوانە من زۆر بە ئاشکرا ئەیڵم چەندین ساڵە پەرلەمان پەکراوە چەندین ساڵە قەیرانی دارایی هەیە پاشەکەوتی موچەیە دزینی نەوتەیە پەیوەندیەکی لێر لەگە دنیای دەرەوە هەیە ئەمانە هەموو ئەمانە کە سەرکایەتی سیاسی کورد بە حزبەکەی خۆشمەوە پێهەڵسان کەرکووچان تووشی ئەم ئەنجامە کرد کەوا بەسەری هاتووانە یا ئەو ریفراندۆمەی کە ئێمە تکای دنیامان کرد تکای خوێنی شەید هەندێک جا گەیشت بۆ سەرەوەی بڵێن دەستان ماچەکەین ئەم ریفراندۆمە پێ نەگەیوە کاتی نەهاتووە بنەماکانی ئەنجامدانی ریفراندۆممان پێنی ئەمە کوردێک نییە لەگە ریفراندۆم نەبێت کوردێک نییە لەگە سەربەخۆی نەبێت کوردێک نییە لەگە نەک دەوڵەتی پێی خۆش هەر چوار پارچەی کوردستان بێت بەیەک دەوڵەتوانە بەڵام ئەو هەڵە سیاسانی سەرکراتی سیاسی کوردکردی کە بە تایبەتی لە ڕیزی پێشەوە پارتی وێچێتین بەڵام من ناتوانم بڵم هەموو یەکێککە بەشێکی زۆری یەکێتی معارزی ئەو سیاستانم بە کە تا ئێستا ئەنجام درراوەوانە ئەوە کوردیگەیاندا ئەم ڕۆژە کە ئێستاکە سوپای عراق هەموو بیرێنەوتەکانی گەر سوپای عراق بەشێکی زۆری ئەو ناوچە جێناکانی کە لە بندەستی پێشبەرگە بوو لە ماوەی دوو ڕۆژا گرتێەوەوانە ئەوە چی بوو ینی ئەوە دەبێت سەرکردایەتی سیاسکە زۆر بە قوڵی بیرکاتەوە و حەقا خۆی سزای خۆشی بدات هیچ شعیب نییە و ئەوە گەورەیە ئەگە بەرپرسانی کورد ئەوانەی سەرکایەتی ئەم جۆرە هەڵیانێک بە خۆیان نەبستنەوە ڕخنیان لە خۆیان بگرن لە پێناوی سەربەرزی میلەتەکەیان لە پێناوی پاراستنی میلەتەکەی خۆیان زۆر تەبیعیە هەتاکو دەست لە کار بچێشتەوە هەتاکو داوای لێبردن لە میلەتی خۆت بکەیت هیچ عیب نییە و شەرمازاری نییە و بەڵکو گەورەیە کە سەرکردێک خەڵێکی سیاسیەکات بێ داوای لێبردن لە میلەتەکەیەکە بە ئێمە گەورەترین دەست پێشخەری نێودەوڵەتیشمان لە دەستدا کێمە تکامانە کرد ئەو دەست پێشخەریە قوبڵ بکرێ دەوڵەتێکی گەورەی وەکو ئەمریکای لە پشت بوو بەریتانیا لە پشت بوو ئەنجومنی ئاسایشی نێودەوڵەتی کە لە مێژوی کووردا لەو ڕۆژەی دەوڵەتی عراق دروست بوو لە ساڵی 20ەکەوە ئەمە سێ جارە ناوی کورد دێتوانە جارێ لە قۆناغی عوسبەت الئومام لەگەڵەوەی بریاری 688 دوای کۆڕەوەکە لەگەڵ ئەمە بەڵام ئەممان لە چیزدا کە زۆر بە زەحمەتش جارێککە دەستمانەکەوێتەوە و ئێمە تا دوێنێ ئەمانوت زۆر بەبێ منەتی ئێمە ئەو دیالۆگە ناکەن لەگەڵ بەغدایە کەچی ئێستا ئەمڕۆ حکوومەتی هەرێم ئەڵێ ئێمە دەست پێشخەریەکەی بەڕێز عیبادی پەسەندە لامان بۆ گفتوگۆ بۆ دیالۆکوانە